تەنها چەند ڕۆژێک ماوە بۆ دواوادەی جێبەجێکردنی ڕێکەوتنامەی ئەمنی نێوان عێراق و ئێران سەبارەت بە لە چەکداماڵینی هێزە ئۆپۆزیۆنە کوردیەکانی ڕۆژهەڵات کە لە ناو خاکی هەرێمی کوردستان دانیشتەجێن. لەم کاتە هەستیارەدا کە هەرێم لەلایەن بەغداوە فشارێکی زۆری لەسرە و دۆخی کەرکووک ئاڵۆز بووە و تورکیا لە هەموو شوێنێکی هەرێم بە وردومانی ئامانجەکانی دەکات. بەرسی حیزبەکانی ڕۆژهەڵاتیش ئاڵنگاریەکی دیکەیە لە بەردەم هەرێمدا. سەرەڕای شکستە یەک لە دوای یەکەکانی حیزبەکانی دەسەڵات لە هەرێم ململانەی ناوخۆییشیان هێندەی دیکە سەلمێنەری ئەوەیە کە لە خەمی قەوارەی هەرێم و خەڵکەکەیدا نین. هەرچەندە بە فەرمی دەقی ڕێکەوتنامەکە بڵاو نەکراوەتەوە، بەڵام بە پێی ئەو زانیاریانەی دەستی میدیاکان کەوتون ڕێکەوتنی ئەمنی نێوان عێراق ئێران لە 5 خاڵ پێک دێت کە چواریان پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە. ئەو خاڵانەی پەیوەندیان بە هەرێمەوە هەیە ئەوەیە کە حکوومەتی ناوەندی دەبێت تا 19 ئەم مانگە تەواوی هێزە چەکدارە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە ناوچە سنووریەکان لە چەک داماڵێت و ڕێگری لە دزەکردنی ئەندامانی ئەو پارتانە بکات بۆ ناو خاکی ئێران. هەروەها داخستنی بارەگاکانیان لە ناوچە سنووریەکانی هەرێم ئێران و گواستنەوەی چەکدارەکانیان بۆ نێو کەمپەکان هاوکات ڕادەستکردنەوەی ئەو داواکراوانەی کە لەلایەن حکوومەتی ئێرانەوە داوا دەکرێن. لە بەرامبەر جێبەجێکردنی ئەم چوار خاڵەدا حکوومەتی ئێران پابەند دەبێت بە پاراستنی سەروەری خاکی عێراق و سەقامگیری دۆخی نێوخۆیی وڵاتەکە. بر اساس توافق دولت عێراق متعهد شده. لەم دوایانەشدا ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ عێراق چووەتە بواری جێبەجێکردنەوە و لە ئەگەری پشتگوێخستنیشی وڵاتەکەی بەکاری خۆی هەڵدەستێت وەک ئاماژەیەک بۆ بەردەوامیدان بە هێرشە ئاسمانیەکان بۆ سەر بنکە و بارەگاکانی پارتە ئۆپۆزیۆنە کوردیەکانی وڵاتەکەی لە هەرێمی کوردستاندا و ئەگەری هێرشی زەمینیش کراوەیە. دوابەدوای ئەم وتانەی کەنعانی قاسم ئەعرەجی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی عێراق جەختی لە جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە کردەوە و ڕایگەیاند جەخت لە پەرۆشی خۆیان بۆ پاراستنی ئاسایش و پتەوکردنی پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران دەکەنەوە. بێدەسەڵاتی هەرێم بەسەر ئاسمان و خاکەکەی و نەبوونی وەک لایەنێک لە ڕێکەوتنەکەدا مەترسیەکانی سەر قەوارەکەی زیاتر کردووە و هەندێک لە چاودێران و شارەزایان ڕێکەوتنامەکە وەک دووبارەبوونەوەی ڕێکەوتنامەی جەزائیر لێک دەدەنەوە کە تێیدا ئێران و عێراق لەسەر حسابی هەرەسپێهێنانی شۆڕشی کورد ڕێککەوتن. بەو پێی هێزە عێراقیەکان لە ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق با پرۆسەی لە چەکداماڵینی هێزە ئۆپۆزیۆنەکان هەڵدەستن ئەگەری سەپاندنی هەژمونی عێراق و نەگەڕانەوەی هێزەکانی لە ناوچە سنووریەکانی نێوان هەرێم و ئێران لە ئارادایە. بەوەش بە تەواوی کۆنتڕۆڵی سنوور دەکەوێتە دەستی بەغداد. هەموو ئەمانش لە کاتێکدایە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ جۆرێک ناڕەزایەتی لە ڕێکەوتنامەکە و بڵاوبوونەوەی هێزی عێراق و ڕادەستکردنەوەی داواکراوان دەرنەبڕیوە کە ڕەنگە لە داهاتوودا سەرباری قەیرانە دارایی و سیاسیەکان ئەمەش ببێتە قەیرانێکی دیکە لە نێوان هەرێم و ناوەند. هەریەکە لە هێزەکانی پارتی ژیانی ئازادی کوردستان و حزبی دیموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵە لە لیستی تیرۆری وڵاتی ئێراندا ناویان هاتووە لە دوای ساڵی 1970 و لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستاندا جێگیر بوون. لەو ماوەیەشدا بەردەوام ڕوبەڕووی هێرشی ئێران بوونەتەوە بە تایبەت لە دوای سەرهەڵدانی خۆپیشاندانەکانی دوای مردنی مەحسا ئەمینی. ئەم پارتانە بە بوونی دەست لە ئاڵۆزیەکاندا تۆمەتبار کران و بە چڕی موشک باران کران. ئەوە دانێکی تر